بینەرانی بەڕێز ئەم کاتەوە گوش کاتێکتان باش بە خۆشحاڵیەوە لە ئاڵلقەیەکی تری بەرنامەی ئەن سپۆرت ئەم ڕۆژ بێ بەڕێز و خۆشەویست شاد بووینەوە بۆ قسەکردن لەسەر تەوەری سەرەکیمان و هەروەها ئاشناکردنەوەی بەڕێز و خۆشەویست بە راپۆرتێک و هەروەها کەسایەتێکی دیار. بەڕێزان دیارە تەوری ئەم هەفتەیەمان قسەکردنە لەسەر کڕین و فرۆشتنی یاریزانەوە دوای کۆتای هاتنی خولەکان و بەدەستهێنانی ناسناوەکان لەلایەن یانە بێزەکان و داوەزینی یانە لاوەزەکان پلانیانەکان بۆ وەرزی داهاتوو چی دەبێت و خولەکان دیارە کۆتاییان هاتووە ئێستا کاتی کڕین و فرۆشتنی یاریزانانە تاوەکو یانەکان بتوانن پێگاتەکانیان بەهێز بکەن تا چەند یانە بێزەکان دەتوانن پارێزگاری لە یاریزانەکانیان بکەن و تیپەکانیان بە تۆکمەی بێڵنەوە بۆ وەرزی داهاتوو. ئایا زۆربەی یاریزانان بۆ یانەی بەهێز یاری دەکەن یاخود لە پێناو پارەیە ئامادەن لە یانە باڵین لاوازەکانی ژاری بکەن؟ کڕین و فرۆشتنی یاریزانان و پلانیانەکان بۆ وەرزی نوێ تەوری سەرەکی ئەم هەفتەی بەرنامەی ئەن سپۆرت دەبێت و ئێوەش دەتوان ڕاستەوخۆ بەشداری لا بەرنامەکەدا بکەن و لەگەڵ میوانی بەرنامە شرۆڤی زیاتری ئەم بابەتە دەکەین. دیارە بەڕێزان هەر لە مەڵقەیەدا بە راپۆرتێک ژیان یاریزانێکمان بەسەر کردوێتەوە و لە هەمان کاتیشدا کەسایەتێکی دیاریشمان دواندوو چەند پرسیارێکی وەرشیمان ئاراستە کردووە و دەگەڕمە سەر تەوری سەرەکیمان کە قسەکردنە لەسەر کڕین و فرۆشتنی یاریزانان و پلانیانەکان بۆ وەرزی نوێ بە میوانداریکردنی ڕۆژنامەنووسی وەرزشی چەنەر عەبدولقادر کە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. کاک چەنەر زۆر بەخێر بێ، خۆشحاڵم بە ئامادەبوون لە بەرنامەکەم. زۆر سپاس دەکەم. سپاس بۆتەوە. کاک چەنەر بە شێوەیەکی گشتی قسەی تۆ لەسەر کۆتای هاتنی خولەکان ئەمێ ئەوە لە زاری بەڕێستەوە بزانم تا چەند پێت وایە بەدەستهێنانی ناسناوەکان لەلایەن یانەکانەوە کە قسە لەسەر هەر با بڵێن چوار خولەکە بکەین تا چەند پێت وایە یانەکان بە حەقی خۆیان بوونە پاڵەوان و هیچ شانسێکت تیابینی؟ زۆر سپاس دەکەم. ئەوەی ڕاستی بێ خولەکان خولە ناوخۆیەکان جیاوازترە، مازدانین جیاوازترە لە نازناوەکان کە پێڵێن جام لە وڵاتە هەروەها خولەکانی ئەوروپا چامپیۆنز لیگ بێت چ ئەوروپا لیگ بێ، چکم دوو شێوازی پاڵوانەتی جیاوازە. لە خولەکانە تۆ 38 یا 34 یاریەکەی بە ماوەیەکی دوور و درێژ یاریەکەیت زۆربەی کاتیا هەموو کاتێک تیپی شایستە نازناوەکە هاباتەوە، چکم تۆ چەندین هەفتە لەبەر دەستایە تاکو هەڵەکانت چاک بکەیت تاکو باش بیتەوە، بەڵام لەو پاڵوانەتانەی کە پێڵەن کەپ کۆمپیتیشن یعنی تۆ یەک یاریەکە یا دوو یاریەکەیت ئەگەر هەڵە بیت یان ئەگەر ئەتوانی بڵێ چانس یاوەرە بێ مەجالی خۆڕاستکردنەوەی تایە، مەجالی لە پاڵوانەتیەکانی ئەوروپا یان لە جامە مەجالیتیان نییە. بەس کە بوتمان خولە ناوخۆیەکانی ئەوروپا ئەمە تۆزێک واقعیترە لە تا ئەنجامی چاوەڕوانکرا چۆن شتەکان زۆر زەحمەتە ببینی تیپێک بە چانس 38 هەفتە باش دیاریکەیان بۆ زۆربەی هەفتەکان باش دیاریکان و نازناوەکە بێتەوە ئیلا ئەبێ خۆی باش بێ یاریزانی باشێ بێ لە هەمووشی گرنگترەوە بێ، چکم خولەکە دوو درێژە ئەبێ تیپ ئەبێتە پاڵوان کورسی یەدەگی باشی هەبێ، چکم هەرو یانزە یاریزانە پێویست نیە کورسی یەدەگی باش ئەگەر سەیریکەین لە تیپەکانی ئەم خولە بەهێزەکانی ئەوروپادا زۆربیان یا هەمویان بە شایستە نازناوەکەیان بردووە. زۆر باشە. کاک چەنە لەسەر ئەگە بێنە سەر خولەکان یەک بێکجیا بکەین بۆن لە خولی ئیتالیا دەبینین یانی ڤانتۆس بەرە چەند هەفتەیەک با بڵێن ناسناوەکەی بۆ خۆی بەدەستێنەوە ئەم تیپە یەکێک بوو لەو تیپانی کە با بڵێن تیپێکی تۆکمە بوو وەکو بەڕێزت ئاماژەت بۆ کردیانی ئەکرێ بڵێن یەدەگەکانیشی تا ڕادێکی زۆر باش بوون و توانی نازناوەکە بەدەست بێنێ بۆ خۆی بۆ سێەم جار لەسەرێک بۆ سیەم جاریش لە مێژوویدا. قسەی تۆ لەسەر خولی ئیتالی بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی خولی ئیتالی ئەمە شتێکی گەورە نییە کە بیڵێم لە ماڵ ڕابردوو هاتوتە دواوە، یعنی ئاستی لە خولەکە بە شێوەیەکی گشتی خراپە، هۆکاری دارایی هەیە، هۆکاری کێشەی تر هەیە، چەندین کێشەی تر هەیە، بەڵام دارایەکە لە هەمووی گرنگترە بۆی ئەوەی کە یانەکان هەروەها وڵاتەکان زۆربیان لە ڕوبڕووی کێشەی دارایی بوونەتەوە یانەکانیش بە هەمان شێوە ناتوانن وەکوجاران بۆندی گەورە بکەن، هەروەها بیمانەوە کێشەی کالچۆپۆلی و یۆڤانتۆس ئەوانە هەمووی کاریگەری هەبوو. لە ئێستادا لەناو ئیتالیا کە یۆڤانتۆس بۆتە پاڵەوان یا لە هەموو شوێنێک ئەوە زۆر گرنگە توانای ئەو تیپ من چەنە و توانای بەرامبەرەکەم چەنە. ئەگەر سی یۆڤانتۆس کە یۆڤانتۆس یانەیەکی بەهێزە یاریزانی زۆر باشی هەیە بەڵام لە بەرامبەریشدا منافسەکانی زۆر بەهێز نین، واتە چۆنڵی لە یاریگاکە لە هەندێک هەفتەیەمان بینی بە تەنها ئەمایەوە ئەمە ژوای کرد 102 خاڵ کۆکاتەوە تۆزێک قورسە لە خۆی جارانەمان لە ئیتالیا تیپەکان ئاستیان لێک و نزیکەوە بینی یۆڤانتۆس 102 خاڵ کۆکاتەوە ئەمە جیاوازە هەلێکی باشە بۆ دەزانانی خۆی بەهێزە بەرامبەرەکانیشی لاوازە. بەڵێ کاک چەنەر دەبینین ینی یانەی ڤانتۆزێکی لە یانە بێزەکان وکو ئاماژەت بۆ کرانیە کرد بڵین تا ڕادەیەک ڕێگاکەی تا ڕادێک بۆ چۆڵ بوو و ئێستا زۆرێک لە یانەکانی تری ئەوروپا چایان بڕۆتە
یاریزانەکانی یان یۆڤانتۆس بە تایبەتی بۆگبا کە یەکێکە لە یاریزانە زۆر دیارەکانی ئەو یانەوە چاوێکی زۆری لەسرە بە تایبەتی لایەن یانەکان پێ وایە ینی ئەم یانێ بتوانێت پارێزگاری لە یاریزانەکانی بکە و یاریزانە بڕات لەو یانەیە یەکێک لە خاڵە بەهێزەکانی یۆڤانتۆس ئیدارەی یانەکەیە پێ ماڕۆتا لە دواوی کە یۆڤانتۆس توش دووچاری کێشانە بوو دو ساڵەوە بەرگە هاتە یانەکەەوە بەڕێوەبەری ئیداری یانەکەیە لە ڕووی هێنانی و بردنیای زەنانەوە کەسێکی بەتوانایە جێرەسی دا دو ساڵی ڕابردوودا ئەمە وای کردووە کە ئەبینیت هەموو جارە هەنگاوی زۆر زیرەکانی ناو بۆ نمونە پێڕۆی بەبێ پارە هێناوە بۆندی تەواو بوو لەگەڵ میلان ئەم هێناوێتی هەرێکە لە پێرلۆ لە پۆگبا بیرمانە چێ بارزالی بە نرخێکی هەزان یۆرەنتی بۆندی کۆتای هاتە بوو تێڤێز بە پارەیەکی کەم ئەمانەوەگە بینی یۆڤانتۆس هەموو هەنگاوەکانی بەڕاستی ناوە ئەگەر پۆگبا بفرۆشە یا ڤیدال دڵنیام یانەکە بەهێزتری بێگاو کۆی لە ڕابردوودا لەگەڵ زێدانا کردی زێدانی فرۆشت چۆڕام و بوفۆنی پێنا تیپەکە زۆر ئیسفادەی لێ باسی تیفێزمانکە با تیفێز جوێنە هێڵین تیڤێز گۆڵکاری یانەکەی بوو لەلایەن هەڵبژاردی ئەرجەنتین شۆ بانگێژ نەکرا پێ دوایە ئەمە بڵێن تۆزێک دوورەکەین لە بەرنامەکە پێ دوای زەرە لە ئەرجەنتینایەت بانگێژ نەکردنی تیڤێز یاریزانێکی زۆر بەتوانایە بە تایبەتی لەم ساڵدا شتی دەرەوەی یاریگار لە ئیتالیا چۆن لێ ڕاستیان کردەوە لە ئینگلترا کۆمەڵی کێشەی زۆری دەرەوەی یاریگا بەس لە ئیتالیا و خۆشیتر ڕاستیان کردوێتەوە بە بڕوای من بۆ هەڵبژاردەی بە ئەرجەنتین زۆر پێ بە تایبەتی ئەو یاریگاکانی بەڕازی شارەزایە لە ڕووی ناڵم لە ڕووی یاریگات لە ڕووی چیمەنەوە بەسم لە ڕووی ئەجوایی کەشەوە یاریگاوە لەو خولە یاری کردووە ئەزانێ هەندەر لەوێت چۆنن بۆیە بۆ ئەو وڵاتەکەی پێویست بوو بە تایبەتی کە ئەرجەنتین ڕاستە کۆمەڵی یاریزانی زۆر باشی لە ڕووی لە هێرشبردنە بەڵام تێڤێزیش خاڵێکی بۆ خاڵێکی بەهێزی تری ئەرجەنتین ئەکرێ بڵێن ڕۆما گەڕایەوە یعنی جارێکتر گەڕایەوە سەر ئەنجام باشەکانی و ئەم وەرزە بەشداری خولیانە پاڵۆنەکانەکە و لە هەمان کاتی ژەیانی میلان دەبینین کە یەکێکە لە یانە لاوازەکانی خولی ئیتالیا و لە هەمان کاتیش کێشی ناوخۆی هەیە بە شێوەیەکی گشتی قسەی تۆ لەسەر ڕۆما و میلان بیرم نەچێت لە ئیتالیا یۆڤانتۆس ئینتەر میلان ئەم سیانەدا من کێبەشەی یەکتری لە سەدارە و نزیکن کە ئینتەر یۆڤانتۆس ئاوا لاواز بوون بێگومان ڕۆما ناپۆلی یان فیۆرنتینە ئەمانای کێبڕکێ یۆڤانتۆسەکەن بۆیە تۆ کێشەکە لێرەدا ئەوان کێبڕچەکەی ڕاستەقینەی یۆڤانتۆس دێن ڕۆما لە ڕووی هێنانی یاریزان لە ڕووی ڕاهێنەرەوە چاوەڕوانکراو نەبوو کە ئەم ساڵ ئاستە باشەی هەبێت دووەم بێت و باشیش بوو لە چاو خۆیان ئەمەکە کە ئیداری یانەکە و هەندران دڵخۆش بن بە تیپەکەیان بڵام ڕۆما گەڕاوەتەوە ئاستی جارانی ئەمە شتێکی باش بوو بۆ یانەکە بەڵام بیشمانە چێگەوە تیپە بێ ساڵێکی کە لە خولی یانە پاڵەکان ئاسی بارز پێشکەش بکە دەبێت یاریزانی زیاتر بێنێ دەبێت خۆی بەهێزتر کاوچکم ساڵێک کرد لە دوولا دەجەنگێت یاریزانەکانی ڕۆماش چاویان لەسەر یانیەوە تا سێرەکەی بنعاتیە بەڵێ بێگومان بەڵێ کە تۆ ئاسی بەرزی پێشکرد واتە یاریزانەکان ئەم ساڵ زۆر باش بوون و یانە بێزەکان چاویان لێ لە ڕووی داراییە و واتە هەموو شتەکان لە ئەوروپای ئینتیما کەمتر بۆ تۆ بووە لە چاو ساڵانی ڕابردووە یاریزانەکان لە ڕووی داراییەوە زۆر کاریگەرە کە یانەیەک پاری زیاتری با تێ ئەڕوات بە تایبەتی سوورە زانێک ئەو یانەی کە داوایەکات پاڵێوراوێکی بەهێزە لە ئینگلترا لە ئیسپانیا لە ئەڵمانیا ئەمانە بینی یا لە خولی پاڵەکان لەوانەیە ساڵێکەکان جامی باشی بێ بۆیە ئەم بینێ لە ڕۆما باشتری دەستکەوتۆ موچەی زیاتری هەموو شتێک زیاتر لەبەرەوە بۆنا سەبار بە میلان کێشەکەی میلان دەمێکە هەیە سەرۆکی ئەو یانەیە سەرپەرشتیاری ئەو یانەیە کە ئەو تیپەی وا دروست کرد وا بەهێزی کرد تەواو تالوتکەگیانی هەموو شتێکی بۆ کرد بەڵام ئیتر کاتیەوە هاتووە کە ئیدارەی یانەکە مەسەڵێن بی لە شتی شکە بکەنەوە ئیداری یابی بەدەست بەرلسکۆنیەوە بەرلسکۆنی ئەگەر تەسۆزی تیپەکە ئەوێ بێگومان بەڵام دەبێت ئەوەش لەبیر کە لەوانەیە کەسی شکاوێ باشتر لەو پێ دوایە ئەو کێشەیە باڵین بە گۆڕینی ڕاهێنەر چارەسەرە بێ ینی بۆ بە سیدۆر بەڵێ ئۆکتۆبر سیدۆر ڕۆشت و ئینزاجی هاتووە ئەستێرێکی پێشوی میلان ڕۆشت و ئەستێرێکی کە هاتووە ئەم ئەوە نییە بڵێ تۆ ئەلێکس فەرگسن هێنابێ یان مارسیلۆ لیپی دەنابێت کەسێکی یاریزانێکی دێنەوە دو سێ ساڵەمە بەری بوازی هێناوە لە ڕووی تاکتیکی لە ڕووی خبرەیەکی زۆری نییە لەبەرەوە کێشی میلانەوە نییە بڵێ لە یاریگادان لە دیاریکردنی ئەستێرەکانی تیپەکەیە لە فرۆشتنی یاریزانە باشەکانێتی ئەگەر ئەم ساڵ میلان باش بە دوو ئەستێری باشی تیا بووە لەوان دڵنیا بە بەرلسکۆنی وانیشە فڕۆکۆی لەگەڵ تیاگۆ سیلڤا ئیبرایا کردی کاک چەنەبینە سەر ینی خولی گلتەرا دەبینین یەکێک لە خولە بەهێزەکان و
یەکێک لەو یانانی کە ینی زۆرێک لە چاودێرانی وەرزش پێیان وابوو ئەم وەرزە شایانیەوەی بێتە پاڵەوان ینی لیڤەرپۆل بوو بەڵام دوجار و یانەی نەیتوانی بێتە پاڵەوان و مانسیتی توی نازناوەکە بۆ خۆی بەدەستبێنێ بەگشتی قسەی تۆ لەسەر ینی مانچستەر سیتی و خولی ئینگلتەرا و تا چەند پێ وایە ینی خاوەنی ینی مانچستەر سیتی تر تەنیا بە خولی ئینگلتەرا ڕازێ بێ و داوای خولیانە پاڵەوانەکان لە پلیگرینی ناکات. من پێشتر وتم یەکێ لە خاڵەکانی بەرزێنانی نازنا و پایەگرنگەکانی کورسیە دەگی باشە هەروەها باسی وەشم کرد کە مەجای هەڵەی تیا هەیە و خۆڕاستکردنەوەی تیا هەیە بریمان مانچستەر سیتی لە ئەوڵەوە باش بوو بەڵام دواتر ئەنجامی خراپە زۆر تێپەڕی وای کرد کە تیپەکە وەڵی زۆر خراپ بوو بەڵام مەجای هەبوو جارێککە هەستایەوە کورسیە دەگی بەهێزیە بوو ڕاهێنەرەکەشی تیپەکە توانیان جارێککە بکرێن و نازناوەکان ئەمساڵ لە خولی ئینگلیزی لە هەموو خولەکانی تر بەوە جیاواز بوو سەرەتا و ئارسنال لە پێشەوە بوو مانچستەر سیتی کێبڕکێ کرد دواتر پاش ماوەی چێلسی هاتە سەدارە دوای ئەو لیڤەرپۆل هات پاشان مانچستەر سیتی هات واتە چوار تیپامەی لە لووتکە ئەمە زۆر گرنگ بوو بیرمێت لە جەژنەکانی سەری ساڵە لیڤەرپۆل یەکەم بوو بە دوو یاری هاتە سێم واتە شتەکان زۆر نزیک بوو لەگەڵ زۆر بۆ هاندران خۆشە ئەوە زۆر گرنگ بوو خولی ئینگلیزی ئەمساڵ لەو پەڕی توانیاب لە هەموو شتەکە بەڵام سا بە لیڤەرپۆل لەو باوەڕدام بۆی ئەو ماوە زۆری بەدەستیان نێ نابوو نازناوەکە تۆزێک لە ڕووی دەرونیە و کاریگەری بۆ لەسەر بیرمان جێراد ئەو ئەستێرە گەورەی چەندین هەڵی گر لە دوای یاریەکانە تیپەکە لە دوو گۆڵ لە پێشەوە بوو لە یەکێک لە یاریەکان سێ گۆڵی دەکرا لە ڕووی دەرونیەوە نەیانتوانی کۆنتترۆلی خۆیان بکەن بۆی کە دوو هەنگاو لە نازناوەکە و نزیک بوون دوای 23 ساڵ لەبەر ئەمە کاریگەری هەبوو هەروەها مانچستەر سیتیش ئەو خاوەنی کە هێناوێتی کە ئاوێت تیپەکەی ڕاستە بەدەستێنانی نازناوی خولی ئینگلیزی بۆ ئەو زۆر گرنگ بۆ تایبەتی کە بێهیوا بوون لی بەڵام بەردەوام ئەوان ئەویش دەیەوێت چاوی ئەو کوتیپەکانیکە چاوی لە نازناوە گەورەکەی خولیان پاڵوان زۆر باشە لە چێلسی دەیڤید لوێز با بڵێن یانەکەی جێژوە پەیوەندی بەیانی پاریس سەن ژێرمانەوە کرد هەرچەندە ینی بەرشلۆنە هەوڵی بۆم یاریزانە دەدا بەڵام قسەی تۆ لەسەر ڕۆشتنی ئەو یاریزانانە تا چەند کاریگەری دەبێت لەسەر بەهێزی و لاوازی خولەکە پێ دوایە بە ڕۆشتنی چەند یاریزانێک خولەکە کاریگەری دەبێت لە خولی ئینگلیزی گرنگ نییە گەر ئەستێرەێک یا دوانیا زیاتر بڕوات بەڵام لە خولی فەڕەنسی گرنگە گەر ئەستێری داڤید لویز چێ بۆوێ چونکە داڤید لویز یەکێکە لەوانەیە کە لەلایەن هاندرانی بەرازیل و خۆشەویستە لەچێتە تیپێکەوە لە بەرازیلەکان لەو تیپە زیابن بەتایبەتی لە هێڵی بەرگری ئەمە واکات چاوەکان لەسەر پاریس سەن ژێرمان زیاتر بن لە بەرامبەردا چێلسی بە ڕۆشنی داڤید لویز کێشەیەکی وا لە ڕووی ئەستێر و کێشەی بۆ دروست نابێت هەچەنە دیارە مۆرینۆ لە هەمووان باشتر دەزانێت کە لە ڕووی تاکتیکیەوە پێویستی بە داڤید لویز نەبوو هەرچەنە ساڵی ڕابردوو چەند جارێک هەوڵیدا لە هێڵی بەرگری یاری پێ بکات دواتر خستێ ناوە ڕاست واتە مۆرینۆ دەویست داڤید لویز یاری پێ بکات بۆ کشۆڵی بە ناچاریە بوو لە بەرامبەردا سەکە ئەو ڕۆشتووە لە ڕووی داراییەوە زۆر زەحمەتە هیچی پێ 50 ملیۆن پاوەند بۆ بەرگریکارێکی کە لەسەر کورسیە دەک بۆ زۆربەی کات ڕەت بکاتەوە من بچینە سەر خولە ینی ناو خولە پێدەنگەکە خولی ئەڵمانی کە تا ڕادێک ینی زیاتر لە ناو خۆیانایەوە ینی بایرن بەر لە چەند هەفتەیەک توای نازناوەکە بۆ خۆی بەدەست بێنێ قسەی تۆ لەسەر خولی یانەکانی ئەڵمانیا بە شێوەیەکی گشتی چۆنەوە تا چەند پێ وایە کە یانەی بایرن میشن بە ئاسانی توانی نازناوەکە بۆ خۆی بەدەست بێنێ بوندسلیگا لە چاو ئەڵمانیا و لە چاوی نەسەرێکێکێک لە هەموو ڕوویەکەوە نزیکە لە باشترین خولی جیهانەوە بەڵام هێشتا بەڕووی جیهانە وەکو پێویست نەتەقیوەتەوە واتە ئەوکو ئەوە نییە من لەگەڕزما بۆ ئەو خولە بۆ هەوادارانی بەڵام هێشتا وەکو ئەوە نییە کە لە لالیگا ئەیبینین یا لە پرێمەر لیگ دەبینین یان لە کاڵچۆی پێشتران بینێسن پێشتر سەبارەت بە بوندسلیگا بە بڕوای من تۆزێک زەحمەتە کە تۆ خولێکی بەهێزبی ئەستێرە باشەکانت بفرۆشیت بتێکی بۆ نمونە زۆر زەبینیمانە ئۆزێ لە چەندین یاریزانی باشە پێشتر ئەو خولیان بەجێهێشتووە تۆزێک ئەمە لەسەر خولەکە ڕاستە بایرن لە زۆر ڕۆ بەقووەتە بەڵام تیپەکانی تر وەکو پێویست نین ساڵانی ڕابردوو ئەنجامی باشیان بەدەست هێناوە لە ئەوروپایە بەتایبەتی لە ئەوروپا لیگا لە چامپیۆنز لیگ ئەمەوەی کردووە کە خولەکە لە ڕووی ریزبەندی ئەوروپاشۆ بێتە پێشەوە بێتە چوارەم خول بەڵام هێشتا سێم خول بەڵام هێشتا ئەوە ماوە کە لە ڕووی هاندرانەوە چەند ئەستێریکی گەورەی بۆ بچێت ئەمە زۆر گرنگە هەروها ئەگەر بۆ نمونە ئەڵمانیاش لە مۆندیال بباتەوە ئەمەش لەوانەیە کاریگەری بەسەر بوندسلیگا هەبێ سەبارەت بە بایر مونیخ
وەکوتم لە ڕووی بەهێزیەوە چاوتیپەکانی کە زۆر جیاوازە هەروەها ئەو تیپە خۆی بۆ چامپیۆنز لیگ ئامادەکردبوونەک بۆ بوندسلیگا بوندسلیگا بەلایەوە گرنگدە بوو پێی کە تۆزێک منافسەکانی وەکو پێویست نەبوون دۆرتمۆند منافسی بوو بەدەست پێکان و کێشەی زۆری هەبوو لەبەرەوە بایرن بە ئاسانی بردەوە گواردیۆلاش لە یەکەم ساڵدا بەختێکی باشیان بۆی کە ڕاستە لە ئەوروپا دوای ئەوەی گواردیۆلا کردی ینی تیپەکە کردوێت یاخۆ دەستی گواردیۆلای پێوە دیار بوو ناتوانین گواردیۆلا زۆر لە گواردیۆلا پیکن پاوەر بڵێ ڕاست ئەم قسەی زۆرەیە لە قسەی پیکن پاوەر ناڵێم بەڵام بە شێوەیەکی گشتی هەمومان هەندێکی وت بارمن خۆی بەهێزە گواردیۆلا چۆن تیپێکی بێزەوە پێشتیش لە بەرشلۆنە بۆ بەرشلۆنە بەهێز بووە یان هەندێکیان وت گواردیۆلا هەموو شتێکی بۆ بایرن کردووە لەم ساڵدا بەڵام ئەم دوشتی بەیەکەوە بەسراوە دوشتی بەیەکەوە بەسراوە گواردیۆلا ڕاهێنەری بەتوانایە بایرن گشتی بەهێزە ناتوانین ڕاهێنەرێکی زۆر فەیلسوف بەردەوام بگەن تیپێکی لاوازە سەرکەوتن بەرزبێنیان بە پێچەوانەوە لەبەرەوە گواردیۆلا شتی باشی بۆ بایرن کرد و کۆمەڵی گۆڕانکاری کردووە لە ڕووی ئەدای ناوی یاریگاشەوە بینیومانە لە ڕووی ئەدای ناوی یاریگاشەوە بینیومانە کە زۆر ئەمساڵ کاریگەری بوو بە تایبەتی لە بوندسلیگایە بەڵام لە ڕووی تاکتیکی و کۆمەڵی هەڵی بچووک وای کرد کە بارمێک لە یانەپاڵەکان ماڵئاوایی بکە شەرتیش نییە هەموو ساڵێک تیپ سەرکەوتوو بێ زۆر باش پێم خۆشە بینانی بەڕێز لەوە ئاگادارکەم کە دەتوان ڕاستەوخۆ لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی ڕاستی ڕاستەخۆ پەیوەندیمان پێوەکەن و قسە لەسەر کڕین و فرۆشتنی یاریزانان دەکەین و ئامادەکاریانەکان بۆ وەرزی نوێ دەکەین دەتوان ڕاستەوخۆ شتێکدا نەبێ پەیوەندیمان پێوەکەن و لەسەر تەوەری بەرنامەکەمان قسە بکەن کاک چەنەل خولی ئیسپانیا یەکێک لە خولە زۆر بەهێزەکان و ئەمساڵ جیاواز لە ساڵەکانی ڕابردوو یعنی ئەتلەتیکۆ مەدرید یعنی توانیوە بسەلمێنە کە وەرزەکانی ڕابردووش بە چانس نەبوو کە هاتوۆتە پلەکانی پێشەوە مەرزە سەلمانی کە شایانی بەدەستێنانی نازناوی خولی ئیسپانیا باکیشتی قسەی تۆ لەسەر خولی ئیسپانیا و بەدەستێنانی و نازناوە لایەن یعنی ئەتلەتیکۆ مەدریدەوە ئێمە سێ ئەوروپاکەین بە شێوەیەکی گشتی لە ڕووی هەڵبژاردەکان لە ڕووی یانەکانەوە بەردەوام ماوەی 10 ساڵ ڕابردووە 10 ساڵ 8 ساڵ 7 ساڵ ئەبینی لالیگا ئیسپانیا بە شێوەیەکی گشتی لە ڕووی هەڵبژاردە و یانەکانیەوە لە پێشەوەیە چ بەرشەلۆنەیە چ سیڤیلیە چ ئەتلەتیکۆ مەدریدە بینیمان دوایین ڕیال مەدرید هەڵبژاردی ئیسپانیا سێ نازدا و ئەمە وای کردووە کە هەموو شتێکی ئیسپانیا لە وەرشە لە پێشکەوتنی بەردەوامە لە ئێستادا سەبەی کێوان ئەتلەتیکۆ مەدرید ئەو تیپەکە کۆمەڵێک خاڵ وای کرد کە ئەمساڵ بە شایستەی نەڵێم دووبارەیەکەمە بە شایستەی نازناوەکە بەدەستبێنێ چکم ڕاستە باز دەواکە کە لە دوایین هەفتە لە بەرشۆنەی بردەوە بەڵام بە بیلۆش بکەینەوە چۆن گەیشتە دوایین هەفتە هەروەها ئەنجامی خۆی بەرامبەر تیپە بەهێزەکان چۆن بووە ئەتلەتیکۆ گەر نازناوی نەبردە بەس لەبەر بەرامبەر تیپە لاوازەکان خاڵی لەدەستدا لەبەرەوە ئەتلەتیکۆ مەدرید بە هەموو شتێک شایستەی نازناوەکە بوو ڕاهێنەرێکی بەتوانە کۆمەڵی یاریزان کە ئەو پەڕیتوانیان خسۆتە کار بۆ ئەوەی کە لە تیپەکان ئەنجامی باش بەدەست بێنن ئەمان هەمی خاڵی بێز بوون هەروەها ڕۆشتنی ئەستێرەکانی پێشووتری وەکو فاڵکا و کاریگەریزە تیپەکە نەبوو بینیمان دیگۆ کۆستا کۆمەڵی یاریزانی تر هەروەها لە هێڵی بەرگری لە گۆڵچی لە ناون لە هەموو لایەکەوە ئەتلەتیکۆ مەدرید تیپێکی تەواو تۆکمە بوو تیپێک بوو لە ڕووی هەموو شتێکەوە وەکو چۆن هیچ ئەسێریی وای دەرنەکە بڵێ یاری بە ئەو بکەن هەمویان یاریان بۆ یەکتریە کرد لە هەمووی گرنگتر لە ڕووی دەرونیەوە زۆر بەهێز بوو زۆر باشە ئەتلەتیکۆ مەدرید پێ دووە پارێزگاری بتوانێت لە یاریزانەکانی بکە بۆ پێی کە یعنی ئێستا زۆرێک لایەنەکان چیان بڕیوەتە یاریزانەکانی ئەتلەتیکۆ مەدرید زۆر زەحمەتە بۆ نمونە پێما بە چێلسی بەتەمای فلیپی لویزا بەرشۆنە بەتەمای کۆکیە هەندێک هەڵەن دیگۆ کۆستا کۆتایی هاتووە بۆ چێلسی مانگی شەش لەوانەیە ئاشکرا بکرێت ئەمانە تۆزێک زەحمەتە بۆ ئەتلەتیکۆ مەدرید من پێشتریش ئەمە موجود ئەتلەتیکۆ مەدرید کە وەرزی پار کردی ڕاهێنەر تیپێکی باشی ئامادە کردو لە ڕووی دەرونیەوە یاریزانەکانی تیپە بەس بۆ یەک وەرز بوو 38 هەفتە بینیمان زۆربەی کات ئەتلەتیکۆ وەکو هین یاری کرد وەکو یاری کۆتایی بەڵام زۆر زەحمەتە تۆ بتوانین دوو وەرز لەسەر یەک تیپێک بە باشترین شێوە ئامادەکەی لە ڕووی دەرونیەوە ناڵم لە ڕووی جستەیەوە لە ڕووی دەرونیەوە ئەکرێ بۆ یاریەک بۆ دوو یاری بۆ پاڵوانێک بۆ وەرزێک تیپێک وانە بکەی کە هەموو توانای خۆتی پێشکەشکان بەس زۆر زەحمەتە هەموو وەرزەی لەسەر یەک بۆ مەساڵی ئەتلەتیکۆ مەدرید بتوانێت ئەو چێبڕشێ بکاتەوە زۆر باشە دەچین لای وەرگرتنی پەیوەندی تەلەفۆنیەکان یەکەم پەیوەندی ئامان زۆرەگرن لە سلێمانیەم کاتت باش فەرموو کاک ئاماد ئەم کاتتان باش سپاس بۆ تۆ بەخێراتن کاکچێنەرەکەم بۆ بەرنامەکان زۆر
بەڵێ وەڵای منەمێ لەسەر ئازلاوازی ئەم وەرزەی بەرشلۆنە و هەروها ڕۆشتنی تاتا مارتینۆ قسەکەم. ئایا بە بڕوای تاکسیۆنەر ئەمە و پرسیارێکش وەکو کێبینێکیش ئایا بە بڕوای تاکسیۆنەر ڕۆشتنی تاتا مارتینۆ کە بەرشلۆنە ئەم هەڵسا بە دەرکردنی تاتا مارتینۆ ئایا پێیوانیە کە خراپترین کار بکە بەرشلۆنە کردی چکە تاتا مارتینۆ ئەگۆ بزانی کۆمەڵی یاریزانی باش لە بەرشلۆنە ئەم فاڵتێکیان وەکو ئەلێکس سانچێز حتا حدی وەکو پیدرۆ حتا حدی وەکو تیلۆش هەروها لە خراپترین ئاسیا توانی دوو یاری قورسدا لە کلاسیکۆ سەرکەوتوو بێت هەروها توانی لە مانچستەر سیتی باتێ یعنی ئەمانە کۆمەڵە نازناوی باش بوون. ئایا دەستی کاژێری بەرشلۆنە لەمە کارێکی هەڵەی نەگرێت؟ بەڵێ پرسیاری تر دەیە؟ بەڵێ ئایا ئەمیش لە پرسیارم وی ئایا لویس ئەنریکی ئەتوانی هەمان سناریۆکانی گواردیۆلا دووبارە کاتۆ یاخود نەخێر ناتوان دووبارە کاتەوە چکە سەردەمی گواردیۆلا سەردەمی جیلێکی زێڕینی بەرشلۆنە بوو کە لە هەموو ڕۆیەکەوە کە توانین بڵێن پیۆڵ و ئەبیداڵ و چاوی ئینستا لە هەموو ڕۆکانەوە چوارگۆشە و سێکوسکەی بەرشلۆنە بوون. ئایا بەرشلۆنە ئێستا ئەتوانێت بگاتەوە بۆ ئاستا بەرزەی جارانی یاخود بەرشلۆنەی جاران نەماوە و تیکی تاکە ئێستا لە ئیسپانیاوە بەرەو ئەڵمانیا و خولەکانی تۆ گوازراوەوە و دەست خۆشیان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاتێکی خۆش. بەڵێ کاک چێنەر بە وەڵامی پرسیارەکانی و بەڕێزەبینەوە باسی بەرشلۆنەشمان نەکردم ئەچینە سەر باسکردنی بەرشلۆنە بەڵام باجارە وەڵامی پرسیارەکانی بنەوە ڕۆژنی تاتا مارتینۆ پێ دوایە کاریگەری خراپیە بێ لەسەر بەرشلۆنە یاخود دەروێک بوو لە بەرشلۆنە کرا بە بڕای من باواسەی نەکەین کاریگەری خراپێ بێ یا باشە بێ بەڵام سەرتا بازە دەرنانی تاتا مارتینۆ بکەین ڕاهێنەرێک تۆ بەرشلۆنە زۆربەی شتەکانی چۆن لێڵی ئینتاجی ناوخۆیە هەموو شتەکانی بەرهەمی خۆیەتی واتە لە ڕووی ئەمان بین زۆر لە یانزە یاریزانەکە نۆ یاریزان دە یاریزان یانزەی پێگاتی سەرێکی خۆی بوو هەموو شتێک ئیدارەی یانە هەموو شتێکی بۆ نمونێسا مانچستەر سیتی یەکێ لە بەڕێوەبەری تیپەکە پاتریک ڤێرایە کە یەک وەرز بەو تیپیاری کردەوە بەڵام بەرشلۆنە هەموو شتێکی خۆیەتی تۆ ناکرێت بچێت ڕاهێنەرێک بێنی لە دەرەوەی تیپەکە لە دەرەوەی کیشۆرەکە بێنی سەرپەرشتی ئەمە بکە کە هەمویان یەک کەسن کەواتە خراپ بڕیاری دادانی تاتا مارتینۆ هەڵە بوو بۆ منە و پەیوەندی باسی لۆ کرانی بردنەوەی کلاسیکۆ و بردنەوە لە مانچستەر سیتی نابێتەوەی ئەو ڕاهێنەرێکی خراپ نییە مێژووی باشی هەیە بەڵام لەگەڵ بەرشلۆنەیە شوێنەکان لە ئەوروپا لە ئەوروپا دەکرا باتایانەیەکی کەوە کە بۆ وەکو بەرشلۆنە نەبووە ئەم خۆی خاوەن بڕیاری کۆتایی بووە نەک ئەو هاتۆتەیانەیەکەوە زۆربەی شتەکان خۆی بە ئۆتۆماتیکی ئەڕوە چەندین ساڵ هەموو بەرشلۆنە وا ڕۆشتووە ئەم بتوانێت ئەتوانێت تیکی تاکە بۆ نمونە شێوازیاریکردن بگۆڕێ لەم کۆتاییە چی لە چاویەکە ئەگە خۆی بیرۆکەیەکی جیاوازی ناتوانێت جێبەجێیکە لەبەرەوە بڕیاری هاتنی ئەو هەڵە بوو لەگەڵ ڕێزما بۆ تاتا مارتینۆ کە ڕاهێنەرێکی خراپی نازانم ئەوە خاڵ یەکەم سەبارەت بە ئینریکی کە پرسیاری بڵێن ئینریکی و ینی گواردیۆلا لە شێوازە لێگەچن بەڵام پێت وایە لە بەدەزانی دەستکەوتەکانی شا بتوانێت لێک بچن من یەک شتڵێم زۆر زەحمەتە هاندرانی بەرشلۆنە چاوەڕێ بکەن گواردیۆلایەکی کە بێتەوە لە ساڵ وەرزەکە شەش نازانیان بە بەدەست بێنێ لەبەر چەندین هۆکارەکەمان لویس ئینریکی گواردیۆلا نییە بیریشمان نەچین لویس ئینریکی لە ڕۆما بووە ینی ئەنجامی کەوتوو نەبوو لەگەڵیانێ بەڵێ لە چەندی تیویتیش ڕاهێنەری کردو لویس ئینریکی ڕۆمانی لویس ئینریکی ببوورە گواردیۆلا نییە خۆی ئینریکیە لە ڕووی تاکتیکی لەوانەیە کەسێکی ڕاهێنەرێکی باشە بەڵام وەکو گواردیۆلا نابێ ناڵێن بەکو تاتا مارتینۆ بێت کە هیچ ناز ناوێنە بەڵێ کاکچەنەکرێ ئەکری ینی باز لەو بکەین بۆ نمونە هەج یاریزانێک لەو یانە یاری کرد با بڵێن یانەکەی بیکاتەوە بە ڕاهێنەری بە ئاستێکی باش پێشەشکە بۆ نمونەوەکو سیدۆر وەکو ئینزاگی وایسە وەکو ئینریکی کەیبینی ینی پێشتر لە ڕاستە لە بەرشلۆنە یاریزانێکی خۆشەویست بوو بەڵام پێت وایە ئەم یاریزانە بتوانێت ینی بەرشلۆنە بکاتەوە بە بەرشلۆنەکەی جاران زانی چۆنە کاک سامان ئەمە شتێکی جیاوازە لە ڕووی کەسایەتیەوە دەورە بینێ هەروەها لە ڕووی تاکتیکیەوە لە ڕووی کاری ڕاهێنەریەوە ڕاهێنەری وا هەیە زۆر مەسەڵێن شێوازی کارکردنی زۆر جیاوازە لەوانەیە ئێستا بۆ نمونە یۆڤانتۆس کۆنتی ئەستێرێکی زۆر گەوری یۆڤانتۆس نەبوو بەڵام کە هاتە ئەو تیپەوە لە ڕووی کەسایەتیەوە بۆ توانای خۆی دلپیرۆی بەدڵ نەبوو کە دلپیرۆ مێژووی یۆڤانتۆسە واتە گەورەترین خاڵی بەهێز یۆڤانتۆسە لە هەموو زۆر زەحمەتە تۆ بتوانین دژایەتی دلپیرۆ بکەی وایە لە ڕۆما دژایەتی تۆ تی بکەی هات دلپیرۆی دوور خستەوە کەسایەتی خۆی بڕوای پێ نەبوو بات دڵپیرۆش بێت لای برد دواتر یانەکەی پشگیری کرد و نازنای بەرزێنە مەبەست لێرەیە لە چیە با یاریزانی باش بالۆتی پەشبی بەڵام کەسایەتی ڕاهێنەری شتێکی جیاوازە لە یاریکردن زۆر جیاوازە ینی سی کاپیلۆکن سی فەرگسۆنەکە ئەمانە لە ڕووی کەسایەتیەوە زۆر بەتوانا بوون بۆیەوە نازناوی گەوریان بەرزنەوە من ناڵێم
ئەنریکی ئەبێتە گواردیۆلا ناژلێ بە کوتاتا مارتینۆ بچکوم لە بەرسەلۆنە شارەزاترە بۆی چاوەڕێک اینجا پێش لەموو شتێ بزانین بەرسەلۆنە چی بوو ئەوە کات چی بۆ هێنێ بەرگریکاری بۆ هێنێ مارکینۆز لە پارێزە جەرمانەوەیەت ڕاهێنەری سەرتا ڤیگۆ بووە بردنەوەی لە یانەی ڕیال مەدرید لافتەکانی کۆتایی پێ دوایە ئەو خۆشەویستی و سۆزەی وانی بەرشلۆنەکە ئەو سەرکەوتنە پێشکەش بۆم کە یاخودە من بردنەوەی چی بوو لەو ساتە کۆتاییانە لەوانەیە ئەگەرم بووی کە ڕیال مەدرید خۆی لەو کاتانەیە ئاستی جێگیر نەبوو لەگەڵ ڕێزمان ئەو ڕاست ئەگەر لە هەفتەکانی سەرەتایە لەوانەیە ئەنجامەکە زۆر جیاوازتر بووە بەس ڕیال مەدرید لەو کاتەیە هەموو بیرکردنەوەی لای یاری کۆتایی خولیانە پاڵەوانەکان بوو بۆی نازنای خولی ئیسپانیشی لە دەستدا خۆی لە پێشەوە بەڵام دواتر وایکردە دەستیدا بەڵام بەرسەلۆنە خۆی هەموو یانەیەکە لە هەموو ڕوویەکەوە زۆر پێشکەوتواتە ئەسیرەکانی پێشووتری هیچ کێشیان نابێت بگرنەوەیانەیە خۆشەویستی تاویانی لەن هەندا لە ئێستەوە لە هەموو لایەکەوە پشگیری هی نەکرێت پشگیری ئەنریکی نەکرێت لەبەرەوە باوەڕدام هیچ کێشەیەکی نەبێت چین لای وەرگرتنی پێ تەلەفۆنەکان کارزان لە سلێمانی کاتت باش کارزان فەرموو ئەم کاتە یۆزاش دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم و بە خەراتی میوانە بەڕێزەکەشەکەم زۆر سپاس بەڵە چ شتێکە دێ لەسەر گواستنەوەی یاریزانان وە تۆری کە قسەی لەسەر دەکەین فەرموو دەستان خۆش گواستنەوەی یاریزانان دیارە لای ئێمەوە بۆنی ڕۆژنامەکانەوە ڕۆژانە ئەخبارەکان ئەگاتە دەستمان بەس زۆربەی زۆریان هەڵبەشراوی ڕۆژنامەکان بۆ فرۆشتن سەبارەت بە ئەوەی باسی بەشەڵەنەتان کە من پێم وایە تاتاماتینۆ بۆ قوربانی هەڵەکانی دەستەی کارگێڕی سەردەمی کە گواردیۆلا بەجێی هێز لەبەر ئەوە بوو کە تقریبا بڵین تیتۆ بەرانەوە ڕاستە نەخۆش بوو بەڵام ئەویش بۆ قوربانی دەستی ئەو ئیدارەیە چونکە نەیانتوانین لە ماوەی پێنج ساڵا دووسێ بەرگریکار بێن لە بەشەڵۆنەوە بەڵێ تاتاماتینۆ شێواز دیاریکردنی تایبەت بەخۆی پەیڕۆ لە بەشەڵۆنەیە بەڵام پشتگیریان نەکرد بەڵێ ئەم دەستە ئیداریە ناتوان یاریزان کڕ یاریزانکردین بۆ نمونەوە تا یانی تەوسی بێ یاریزانێ بکڕێ کڕێ زۆر باشە هیچ پرسیارێکتر دەیە مامان ناتوانن هیچ پرسیارێکتر دەیەگەلەوە دەستان خۆش زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێزت فەرهاد لە دوو بزەم کاتت باش ئەم کاتۆ باش بەڕێز چۆنی باشی باشتر بۆ تۆی بەڕێز فەرموو بە خێراتنی ئەو میوانە بەڕێزاکەم ماڵەجان حەزم کرد چەند تێبینیەک باسکەم دەربارەی ئەم وەرزەی ڕیال مەدرید و بەرشلۆنە هەستۆنە من هاندەری هیچێکیان نیم و زیاتری بینەری خوڵی ئیتاڵیان بەڵام حەزم کرد دەربارەیوانە فەرموو بەرشلۆنە پێم وابێ ئەوەی کەوا ئەم ساڵ ئەنجام بەدەست نەهێنا زیاتر تەنها ئەوە نەبوو کەوا یعنی بڵێ نەبوونی ئاسن لای تاتەن مارتینۆم ئەم ساڵ بەرشلۆنە چەند هەڵەیەکی ئیداری کرد یەکێک لەو هەڵە ئیداریانە ئەوە بوو ینی بۆندی لەگەڵ یاریزانی هێڵی بەرگری مۆر نەکرد پێویست بوو وەکو پاریس سەن ژێرمان و چێلسی بەدوای یاریزانی بەرگری بەتواننا بکەوێت ئەمە یەکێکیان بوو هەڵەی دووەمیشان بەڕای سادەی خۆم یانی هەرچەنە من سپۆر نیم بەڵام پێم وابوو بۆ نمۆکردن لەگەڵ نەیمار هەڵە بوو چونکە کێشەی بۆ دروست کرد و دوازار سەرۆکەکەشیان وازی لە پۆستەکەی هێنا و بووە هۆی بارۆکی بارێکی دەورینی خراپ لەناو ئیدارەی بەرشلۆنە ئەمە هەڵەیە دیکە بوو پێشم وان نییە لویس ئەمریکی لە ئاستی بەرشلۆنەدا بێ پێم وا بێ ساڵ وەرزی داهاتووی بەرشلۆنە لەم وەرزەدا باشتر نابێت چونکە من وەکو هاندەرێکی یانەی ڕۆما ئەوەیەکم هەیە دەربارەی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ وتەکانی جەنابەت پەیوەندێکی تری تەلەفۆنی هیشام لە ئاکرێم کاتت باش فەرموو باشتر بۆ تۆی بەڕێز بەخێرات میوانەکەگان دەکەم بەڵێ جان بەڕاستی لەسەر لەسەر بەرشلۆنە قسە بکەم ئەم لەگەڵ ڕایکە کارزانم کەوتی کاتە مارتینۆ بووە قوربانی دەستی گواردیۆلا بەڕاستی منیش لەگەڵ ڕایەوەم کاکە یانەی بەرشلۆنە ڕاستیانێکی گەورەیە بەڵام کە ئەمە بەخۆمان دەبینەوە زیاتر لە 3 مانگە بە تەمامدا لوز بکری کەسی نەیتوانی پاریس سەن ژێرمان بە دوو ڕۆژ کڕی ئەمە قوربانی بەڕاستیان کارەساتە لە بەرشلۆنە دوای کاکەم لە چی لە فابریگاس و چاوی بگەم کە نەتوان ڕاکە لە نیویارگا ئەومە بەڕاستی کارساتە دەبێت بەرشلۆنە بیرێکی تەواو لە گۆڕینی دەستەیانەکە و یارزانەکانەکە بەڕاستی تەنیا کێشەکە لە هێلی نییە پرسیارێتر دەیە ئەو پەیامەت گەیشت پرسیارێتر دەیە فەرموو چاوەکەم
زۆر سپاس بۆ جەنابەت کاتێکی خۆش کاک چێنەر قسە لەسەرەوە پێین ینی پێیان وایە زۆرێک لە پەیوەندەکان پێیان وایە ینی دەستەی کارگەری یانی بەرشلۆنە هەڵەکە و وەکوێکی لە پەیوەندەکان ئاماژەی بۆ کردیانی نەیانتوانی ئەگرێ بەس لەگەڵ دایڤید لویس بکەن و ینی پاریس سەن ژەرمان ینی بە 2 ڕۆژ بتوانانی گرێبەسی لەگەڵا بکە ینی ئەمانە پێدوانی هۆکارەکان زیاتر دەستی کارگەری بن خۆی کاتێککە ئەو یانە گەورانە بڕیارەکەن زۆر جار ئێمە لێرەوە قسێکەکەین ئەڵێن پێمان ئەڵێن قابل ئەو یانێ تۆ لەوان زیرەکتبی تۆ لەوان شارەزاتربی بەڵام ئەوانیش ئیداری یانە پلانێکی هەیە جێبەجێیەکە ئەبینی زۆر جار سەرکەوتن بەرزێنە زۆر سەرکەوتن برز نایێت بۆ نمونە هێنانی برایمۆڤیچ لە بەرسەلۆنا گەورەترین زیانی بەو یانەیەکان لە ڕووی داراییەوە بەڵام لە بەرامبەردا کۆمەڵی یاریزانی تری دانی ئەلڤێز سوودی هەبوو ئەگەر ئێمە بینە سەر ئەوانەی ئەمساڵ بێگومان بە بڕوای من بەرشەلۆنا سوود بوو لەسەرەوەی کە بەرگریکار نێنێ یاری بە ماسکەرانە بکات لەو شوێنەیە و واتە ئەمە هەڵی گەورە بوو هەموو ساڵێکیش باجەکان بە زیاتریا و سوود بوون لەسەرەوەی کە بەردەوام بن لەسەر بەڵێ هێنانی نەیمار هەڵە بوو من لەو باوەڕدام عملی هێنانی نەیمار هەڵە بوو واتە هێنانی ئەستەریکی گەورەی لە بەرازیل لە پێش جامی جیهانیە ئەوە شتێکی زۆر گەورەیە بە بەرشەلۆنا بەڵام هێنانی تۆ بڵێ بە 50 ملیۆن کریمە دواتر نزیکەی 100 ملیۆنی پێیا بێت لە بەرامبەردا گاڵتە بەڕامودیت کە بڵێ 100 ملیۆنیا و بەیزانێ خۆشت لەو زیاترێ پێیا بێ ئەمە کێشەی بۆیانەکە دروست کرد لە ڕووی ئیداری لە ڕووی یاساییشەوە ئەمە تۆزی کێشە بوو لە بەرامبەر لە چیا هەڵە بوو کە تۆ وەکوایە من پانتۆڵ لەبچن دوو چاکت بکڕم تۆ هێرشبەری زۆرت هەیە بەڵام چی بەرگریکار نەچیت هێرشبەرە کڕی لەبیرم دێ لە ڕیامەدی لە ڕابردووشدا ئەو کێشەی هەبوو ساڵانی ڕابردوو بەرگریکاری نەبوو ئەچوو کەسانۆیەکری مایکل ئۆینەکری لە بیرمان دێ و کاتانە ئێستش بەرشەلۆنا خەریکە هەڵانە زۆربەی کات دووبارە کاتەوە ئەبینیت تۆ ئەو پارەیە تیاگۆ سیلڤا ئەو کاتە ئەیتوانی بیکرێ بەرشەلۆنا پێشەوەی بۆ منە پێش ساڵێک پێشتە پێش دێتە پاریس سەن ژەرمانەوە ئەیتوانی پێدوانێ سەر کێشەکانی ینی بەرشلۆنە و زۆرێک لە پەیوەندەکانیش باسییان لەوە کرانی زیاتر هەم دەستەی کارگەر و هەم زیاتر هێڵی بەرگری ئەو یانێ لاوازە ینی هەم لە هێنانی بەرگریکایشە تا سەنیان خۆی ئەبێ واقعش بڵێن ئێمە بەرشەلۆنا باشترین بەرگریکارەکانی جیهانیش بۆ بێنە هەر کێشەی هەیە چکن بەرشەلۆنا هێڵی ناوەڕاست هاوکاری بەرگری ناکە ئەمە قسەی تاکتیکیە لەوانەیە ئێرە شوێنی ئەوە نەبێت لە زۆر تیپا بڕۆ سەیریان کە ئەبینین بە تایبەتی لە خولەکانی ترە لە هێڵی بەرگری تەواو هێڵی ناوەڕاست هاوکاری بەرگری زۆر قسەمان لەسەر بەرشلۆنا کە بینی سەر ریال مەدرید هەرچەندەکانیشمان زۆر کەم ماوە بەڵام ریال مەدرید توانی بێتە پاڵەوانی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا تا چەند پێ دوا بوو ینی بەدەزێنانی ئەو نازناوە شتێکی گەورە بوو بۆیانەی ریال مەدرید کە لە دوای 12 ساڵ توانێ نازناوە بەدەستبێت زۆرێک پێیان وا بوو یانی قسە لەسەرەوە کراکە نابژوان کاتی زۆرتری بەرز کردوێتەوە قسەی تۆ لەسەر بەدەزێنی و نازناوە چی بوو لە هەموو لایەکەوە بەدەزێنانی دێمی خولیان پاڵەوانەکان بۆ ریال مەدرید زۆر کاریگەری هەبوو لە گرنگترین کاتەکانە بوو واتە ریال مەدرید تەواو گەشت بۆ لوتکەلەوەی کەیتر بێهیوا بێ لە بەدەزێنانی ئەو نازناوە لە کاتێکی زۆر گرنگا بوو لە وەرزێکی زۆر گرنگا بوو فریادڕەسی تیپەکە بوو هەروەها لەو کاتەیە بوو کە تیپەکە چەندین ملیۆن دلار یۆروی سەرف کرد ئەمانە هەمووی زۆر کاریگەری هەبوو ئەو نازناوی دێمە بۆ ریال مەدرید یعنی زۆرمان هەیە زۆر شتی هەیە بە تایبەتی بۆ ئەنچیلۆتی بۆ پێرێز لە زۆر ڕۆوە زۆر گرنگ بوو هەروەها لە بیرمان بەس ئەوەیە ینی داواش لە بیرمان دێ ماوەیەک ڕۆناڵدۆ کێشەی هەبوو ئەمەواکە لە ریال مەدرید زیاتر بیهێڵێتەوە بۆ گاریز بێڵ بوو هەموو لایەک ئەمە کاریگەریە بێ لەسەر بەدەزانین باشی یاریزان بۆ ڕۆناڵدۆ سەبارەت بە باشی خاڵی تۆپی ئەڵتونی وەرزی ڕابردوو بەس بە خێرایی ئەگەر بەڕازی جامی جیهانی بێتەوە نازناوەکە بۆ نەیمارە بێ ئەگەر ئەرجەنتین بیباتەوە بۆ مێسیە بێ بەڵام ئەگەر ئەو دوو هەڵبژاردێ نەیبنەوە ئەگەر پورتوگالی ئەوە هیچ ئەوە بە پورتوگال ئەیبەنە ماڵەوە بۆی بەڵام ئەگەر ئەو دوو هەڵبژاردێ نەیبنەوە ئەڵمانیا بێ ئیتالیا بێ ئیسپانیا بێ لەوانەیە بۆ کریستیانۆ بێ یەک خاڵی گرنگم مابوو بە کورتی سەبارەت بۆی کە لێسەدا هەواڵی زۆر هەیە لەسەر قسە گواستنەوەی یاریزانان زۆر لە ڕۆژنامەکان لەوانەیە ئێمە زای باڵێن هەمووی ناڕاستە بەس لەوانەیە عملیەکانە بەیانەکان هەوڵ بە بۆ یاریزانەکان بەس ڕێنەکەون واتە شەر نییە هەموو هەواڵی ڕۆشتن و هاتنی یاریزانەکان ڕاست بێت بەڵام شەر نییە هەمووشی ناڕاست بێت یان بیانەکان هەوڵێن پێشتیش باسمان کرد ئێستا ماستەرسی هەڵ بۆ بنعاتیا لەگەڵ بنعاتی ڕێگەوتۆ بەس ڕۆمان نایفرۆشێ ئەتۆتیە لێ مەڕۆ لەبەرەوە ئەمانە ئەمە گوێ چاودێری کە بە تایبەتی دوای جامی جیهانی عملیەکە خێراترە بێ بەڵێت چێنەر عەبدولقادر ڕۆژنامە نووستی وەرزشی زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ توش سپاس جارێکی تر
بەڵێ بینرانی بەڕێز و خۆشەویست سوپاس بۆ چەند عەبدولقادر و ڕۆژنامەنووسی وەرزشی ئامادە بوو بۆ قسەکردن لەسەر گواستنەوەی یاریزانان وەکردن و فرۆشتنی یاریزانان بە شێوەیەکی گشتی. بەڕێزان بەرنامەی ئێنسپۆرت لەگەڵتان بەردەوامە. ئێنسپۆرت لە راپۆرتێکی تایبەتدا یەکێک لە یاریزانە دیارەکان و گۆڵچە دیارەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقی بەسەر کردوێتەوە، ئەویش سەرهەنگ موحسینە کە ژیانی ئەو یاریزانە پڕاوپڕە لە بەدەزێنانی دەستکەوت و نازناوەکان. ئەو یاریزانە بەسەر دەکەین و دواتر دەگەڕێن وڵاتان بینەرمان بنە. ئێرە یاریگای فرانسۆ هەریریە کە تایبەتە بە یانەی هەولێر، ئەمەش گۆڵی یانەی هەولێرە. یەکێک لە گۆڵچیانی کە خزمەتێکی بێوێنی بە یانی وەرزشی هەولێر کردووە بەردەوام پارێزگاری لە تۆڕی ئەم گۆڵە کردووە سەرهەنگ موحسینە کە لە لای زۆرێک لە هەندەران ناسراوە بە شێرەکەی هەولێر. ئێمە لەم راپۆرتەدا گەشتێک دەکەین بە نێو ژیانی شێرەکەی هەولێر کە سەرهەنگ موحسینە و لەم یاریگایە توانوێتی چەندین جار نازناوی خولی یانە نایبەکانی عێراق بۆ یانەکەی و بۆ شاری هەولێر بەدەست بێنێت. سەرهەنگ موحسین یەکێکە لە گۆڵچە دیارەکانی کوردستان و عێراق. ماوەی چەندین ساڵە وەکو گۆڵچی لە یانی هەولێر دەورێکی باڵای هەبووە لا بەدەزێنانی نازناوەکانی ئەو یانەیە. ئەم گۆڵچیە لە بەسەرکردنەوەیەکی بەرنامەی ئێنسپۆردا باز لە چەندین بابەتی تایبەت بەخۆی دەکات. ئەگەرچی سەرهەنگ موحسین زیاتر وەکو گۆڵچێک ناسراوە، بەڵام ئەو سەرقاڵی هۆنراوە نووسینە و پێی وایە گۆڵچێتی و هۆنراوە نووسین دوو بەهرەی خوداین و دەبێت خۆت ئەو بەهرەیە تێدا بێت. ئەو گۆڵچەی یانی هەولێر ئاماژە بۆ دەکات کە لە ساڵی 1997ەوە کە لە دۆخێکی ئابووری خراپدا بووە دەستی کردووە بە هۆنراوە نووسین و یەکەم هۆنراوەشی لەسەر ئەو دۆخە نووسیوە کە تێیدا بووە. هەروەها ئەو کات پەیوەندی نەکردووە بەیانی هەولێرەوە. لە ئێستاشدا هەرچەندە داوای لێ دەکرێت کۆڕی شعرەی ساس بکات، بەڵام پێی وایە هێشتا زووە بۆ ئەو کارە. هۆنراوە یان نووسین وەک هەندێک تایبەتمەندی گۆڵچی بەهرەی فترین، ینی شتێکە کە خوددا پێتی دەدا، ئەوە نییە کە بچی لە دوی بگەڕیان فێری بی. بۆ نمونە لە گۆڵچێتیەکە باڵای بەرز و چاو نەترسان ئەوە دوو شتەکە خوا پێتی دەدا، ئەگەری دروستبوونیان نییە. بە هەمان شێوەش مەسەلەی نووسین یان هۆنراوە نووسین ئەوە شتێکە کە لە فتری ئینسانەکە هەیە و یەکەم نووسینش کە هەم بوو بەبیرم دێ لە 1997 بوو. ئەو کات لەسەر ینی ئیشم دەکرد و قوتابخانە ماسێنا بوو لەبەرەوەی دۆخەچی خراپی بە دۆخەچ خراپی خێزانیدا تێدەپەڕین. ئەو کات شتیانەوە هەولێر نەبووم، لەو کاتی نووسیم لەسەر ئەو وەزعی کە تێدا بووم. سەبارەت بە کۆڕ زۆر داوام لێ دەکرێت، بەڵام پێشتر پێم باش بوو کە هەڵسەنگاندنێک لە بۆ شتەکانم بکرێ، ئەو جە لە بیری کۆڕبەستندا بم. سەرهەنگ موحسین پێی وایە یانی هەولێر با بەشداریکردنی لە پاڵۆنتیەکانی ئاسیادا زیاتر توانوێتی ناوی کورد بە جیهاندا بڵاو کاتەوە و دەڵێت لە ڕابردوودا ناوی کورد لەلای ئەو وڵاتانی کە یاریان تێدا کردووە بەلایەنەوە شتێکی نامۆ بووە، بەڵام ئێستا ناوی کورد بە جیهاندا بڵاو بۆتەوە. ڕۆڵی یانەوەشی هەولێر دەتوانم بڵێم لە ناساندنی میلەتی کورد بە وڵاتانی دەرەوە دەورێکی کاریگەری هەبووە، ئەویش بەسەر باڵی بەشداریکردن لە خولیەچەتی یانەکانی ئاسیا. زۆر لە وڵاتانی کە بۆی چوون و یاریمان تێدا ئەنجامدا یانی هەولێر بەلایەنەوە ناوی هەولێر بەلایەنەوە ناوەکی غەریب بوو. بەزە الحەمدولیلا پاشەوەی کە چوینە یاری کۆتایی لە خولی ئاسیا دەتوانم بڵێم هەنگاوی باش بەرەوە پێش چوینە. سەبارەت بە پەراوێزخستنی گۆڵچە کوردەکان سەرهەنگ موحسین دڵتەنگی خۆی لە یانی هەولێر نەشاردەوە و ئاماژەی بۆ کرد کە گۆڵچی عەرەبەکان هیچیان لە گۆڵچە کوردەکان زیاتر نییە. ئەمە لە کاتێکدایە کە زۆربەی هاندەرانیش داوا دەکەن کە سەرهەنگ موحسین وەک گۆڵچی سەرەکی لە یانی هەولێر پشتی پێ ببەسرێت. سەبارەت بە هەبوونی گۆڵچێکی دەرەچی لە یانەوەشی هەولێر لە کاتی ڕاهێنەرایەتی نزار مەحروس دانیشتنمان کرد. نزار مەحروس باسیەوەی کرد کە ئەمن لە دووی گۆڵچیە دەگەڕێم، ئێستاش هەموو شتەکان هەنە، ینی چ بە ڤیدیۆ چ بە نووسین کە یانەی وەرشی هەولێر ئەو کات لەبەر ئەوە گۆڵچیەکی هێنا کە ئەگەر هاتوو سەرهەنگ تووشی پێکان بوو یانیش کارتی سووری وەرگرت لۆی گۆڵچێکی دیکە هەبی لە شوێنی
یاری بکە هەرچەندەمە گۆڵچی دیکەشمان هەبوو گۆڵچی کورد دەتوانرا کە پشتیان پێ بەسترێ گۆڵچی بوون لە ئاستێکی زۆر بەرز مەسەن دیدارە دلێرە نەریمانە بەڵام ئیدی ئەوە ڕای ئەو کاتی ڕاهێنەرەکەوا بوو دەستی کارژێرەش وەکو پێدانی ئازادیەک بە ڕاهێنەرەکان داوایەکە ڕەت نەکردەوە ئەمن وەکو خۆم ینی بەڕاستی زۆر لەلایەک دڵتەنگم بەوەی کە گۆڵچیەک کە شتێکی زیاتری لە ئێمە پێ نییە مەسەلەن لایەنەوە شێولێرە دووەمیش دڵم خۆشە بەوەی کە مەسەلەکە ئاست نییە ئەگەر هاتوو چەند یاریەکە لە یاریەکان یانەوە شێولێر دابڕاوم مەسەلەکە ئاست نییە ساڵێک لە ساڵەکان دکتۆر عەبدوڵڵا سەرۆکییانەکە دانیشتنمان کرد ئەمن دانیشتنێکی تایبەت بوو لەگەڵی دانیشتم بەڵێنی ئەوم پێدا کە ئەو ساڵی گۆڵچیان نەهێنا پاش محەممەد گاست بەڵێنەوەم پێدا کە لە باشترین ئاستمان دەبین ئێمە وەکو گۆڵچەکان بەڵێنەکەی خۆشمان هیناجێ لە خولی عراقی بووینە براوی خولی عراقی و تا یاری کۆتایی خولی ئاسیاش چوین سەرهەنگ کە لە لای هاندەران یانەکەی باشێرەکەی هەولێر ناسراوە تا ئێستا لەلایەن یانەکانی کوردستان و عێراقیش و دەرەوەی عێراقەوە چەندین گرێبەستی پێشکەش کراوە بەڵام ناوراو سەرجەم گرێبەستەکانی لەبەر خۆشەویستی بۆ ینی هەولێر ڕەت کردوتەوە و ئاماژە بۆش دەکات کە قەرزاری یانەکەیەتی و بەلایەوە ئاساییە ئەگەر بێت و دەستبەرداریشی بن مەسلەی هاندەران کە هەمیشە ئەوەیان دەیە کە ئەمن گۆڵچی سەرچی بم ئەوە کێشەکە بەڕاستی دەتوانم بڵێم ئەمە من وەکو خۆم وەکو سەرنگ هەمیشە لە دەوری کەپکردنەوەی ئەو شتەمدایە ینی وام کردێکە هاندەران زیاتر سەرقاڵم بەیانەکە بەگشتی نەک بە یاریکردن و نەکردنی من چکە 2 ساڵ پێشێستا کێشەیەکم بۆ دروست بوو کە هاندەرانمان لەبەر من مەسەلەن ڕەنگە ڕەتیان دەکردەوە کە گۆڵچێکی دیکە گەمەی بکات یانەی زەورە لە ڕێگەی کەسێک کە پەیوەندیان پێمەوە کرد کە ئەگەر حەزی ئەوم هەیە بچم لە یانەی زەورا گەمەی بکەم یانەی دهۆکیش بە هەمان شێوە کاکتەها هەیە لە یانەی زاخۆ ئەویش پەیوەندی پێمەوە کرد کە هەموو ئەو شتانێک کە ئەتوو دەتەوێت بۆ جێبەجێ دەکەن تەنیا ئەوەیە کە بێ لایەنەی زاخۆ یاری بکەیت لە دەروی عێراق تەنیا 2007 کە لە یانەیەکی ئێرانی بوو لە بۆم هات خۆم بە قەرزاری و یانەیە دەزانم کە لە کۆڵانەکانەوە منی هێنا ئەوڕۆکە گۆڵچەکی نێودەوڵەتی نێدەرچوو بوومە تاکێک کە لە ناو وەرزشی کوردستانی و عراقی وەک بڵێ تەسیرم هەیە الحەمدلله لە هەر کاتێکیشیانی هەولێرە پێویستی پێم نەبی زۆر ئاسایە بەلامەوە کە بچم خزمەتیانەیەکی دیکەی کوردستانی بکەم. بەڵێبەرزان هیوای سەرکەوتن بۆ سەرهەنگ موحسین دەخوازن کە وەکو یەکێک لە گۆڵچە بەتوانەکانی هەرێمی کوردستان و لەگەڵ یانی هەولێریش وەکو بینیتان بەشداری لە چەندین پاڵەوانەتی عەرەبی و ئاسایی کرد. بەڕێزان لە بەشێکی تری بەرنامەکەماندا لێدوانی کەسێکمان وەرگرتووە کە ئەویش هونەرمەند ڕێبین جەمالە پێکەوە لێدوانی ئەو بەڕێزش دەبینین لەسەر وەرزش و چەند پرسیاری کورشیمان ئاڕاستە کردووە پێکەوە لێدوانی ئەو بەڕێزش دەبینین دواتر دەگەڕێن وڵاتان. تەنها وەرزش بە پەنجەکانم دەکەم هیوادارم ڕۆژێک بێت منیش وەرزش بکەم بۆیە داوا لە هەموو کەسای دەکەم کە وەرزش بکات دەستخۆشی لەوە دەکەم کە دەبینم ئێستا وەرزش لە کوردستان پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و شادومانم بەو هەموو سەرکەوتنانەی یەک لە دوای یەکەی کە لە دواییدا هاتنە ئاراوە ئەوەی ئێستا دەیبینم ئەوەیە کە لە هەموو جیهاندا گرنگی بە وەرزش دەدرێت بە تایبەتی وەرزش کارێکە کە نەک هەر دەبێت وەرزشوان بیکات بەڵکو هەموو ئینسانێکی ئاسایی ڕۆژانە کە وەرزش بکات چونکە وەرزش پێویستێکی ڕۆژانەی وەکو خواردن وەکو مۆسیقا وەکو هەموو ئەو شتە تایبەتە جوانانەی کە لە ژیانی مرۆڤدا ڕەنگ دەداتەوە ئەمن وەرزش بە پەنجەکانم مەکەم جوانترین وەرزش لای من پەنجەکانمە پێم وایە
پەنجەکانم زیاتر پێویستیان بە وەرزشە لەبەرەوەی کە کارەکەی خۆم بۆ نمونە کەسێک کە فوتبۆڵ دەکا پێویستی بە قاچەکانیەتی بۆی گرنگی پێبدا تاوەکو بتوانێت سەرکەوتن بەدەستبێنێ منیش لە کارەکەی خۆمدا پێویستیم بە ڕاضەی پەنجەکانمە تاوەکو بتوانم کارەکەی خۆم سەرکەوتن پێبێنم ڕەنگە خۆشەویستانی ڕیال لێم نیگەران بن بەڵام بە خۆشحاڵیەوە دەڵێم کاتێک سەرکەوتنی ڕیال دەبینم خۆشحاڵ دەبم بەڵام من هاندەری بەرشلۆنەم و میسیشم خۆش دەوێت لە هەمان کاتیش زۆر جار لای ئەو کەسانەی کە بەلاشیانەوە سیر بۆ کە من بەرشلۆنەم و هاندەری یاریزانێکی وەکو کریستیانۆم چکە بەڕاستی کریستیانۆش خۆی لە خۆیدا هێزێک کە توانایەکە لە ڕیال مەدریددا کە سەرکەوتنی یەک بە یەکەکانی من لە چاوی ئەودا دەیبینم میسی من هەر کارێک کە بەرشلۆنە تێیدا یاری بکات میسی تێدا نەبێت من سەیری ناکەم لەگەڵ ئەوەی کە من هاندەری موشەجەئی بەرشلۆنەم بەڵام لەگەڵ ئەوەشدا هەموو یاریزان و هەموو تیپەکانم خۆش دەوێن ڕیال مەدریدیش کاتێک کە کریستیانۆی تێدا نەبێت بەڕاستی حەز ناکەم ئەو هێزە جوانیان پێدەبەخشێت چونکە ئەو هێزێکی زۆر تایبەتە لە ناو ڕیال مەدریت وەکو ئەوەی کە میسی هێزێکی تایبەتە لە بەرشلۆنە چەند جارێک سۆفەی ئەوم دەکرد کە بەرازیل یاری هەیە بە پەرۆشەوە دەچۆن بۆ سیرکردنی یاریەکە ئیتر لە هەر شوەیەک بواە گرنگ نەبوو گرنگەوەیە سەیری کەم چونکە بەلامەوە گرنگ بوو ئەو تیپە ڕەنگە بەدەستی بێنێت ڕەنگە بەدەستیشی نەهێنێت چونکە ئەمە یاریە هەریەکە و پلانی خۆی هەیە هەریەکە و بە جۆرێک بیر دەکاتەوە هەر مدەڕیبە و شێوازێکی لە داڕشتنی ئەو پلانە هەیە کە دەیەوێت بۆ سەرکەوتنی تیپەکەی دایڕێژێت ئیتر ڕەنگە ئەوانیش ئەو سەرکەوتنە بەدەست بێنن بەڵێ چونکە ئەوان جگە لە هاندەری باش یاریزانی باشیان هەیە و مدەڕیبی باشیان هەیە و خەڵکانێکیان هەیە هەموو شتێک ئەتەکێتی خۆی هەیە یاریکردنیش ئەتەکێتی خۆی هەیە من تا ئێستا جوانترین ئەتەکێت لە هەموو تیپەکاندا لە دنیا کە بینیومە ئەو ئەتەکێتە جوانە بۆ کە لە بەرازیلدا بووە کارێک نییە نەکرێ و وەکو خواردنە ڕۆژانە کە پێویستە مرۆڤ سێژەم نان بخوات ضروری وایە کە ئەو هێزەی کە مرۆڤ کاتێک لە خواردندا پێی دەبەخشرێت ئەبێ ئەم موزەیە سەرف کرێت ئەویش بە ڕاضە وەرزش ڕاکردن ئەمە جۆرێکە لە سەحەت کە بە قازانجی کەسەکە خودی کەسەکە دەشکێتەوە هیوادارم هەر کەسێک کە لە سەحەتێکی باش و لە شتێکی باش دەگەڕێ بۆ جەستەی خۆی ڕاضە بکات ئیتر گرنگ نییە هەر ڕاضەیەک بێت وەرزش کارێکە لەو کارانەی کە سەرکەوتن هەتا لە ڕووی عەقڵەوە مرۆڤ زیاتر دەتوانێت عەقلی فراوانتر کا بە وەرزش چونکە وەرزش خاڵێکە لە سەرکەوتنی هەموو کەسەکاندا و زیرێکێک دەبەخشێت و جگەلەوەی تەمەند درێژ دەکات وەرزش سوودی زۆرە بەڵەبەرزان هیوای سەرکەوتن بۆ ڕێبین جەمال دەخوازین و هەروەها بۆ سەرهەنگ موحسین و هەروەها بۆ شوێنەر عەبدولقادریش کە وەکو ڕۆژنامەنووسی وەرزشی لەگەڵمان ئامادە بوو سوپاس بۆ ئێوەش کە تاوەکو سەبینەری بەرنامەکەمان بوون ڕێز و خۆشەویستی هاوکارانم لە کۆنتڕۆڵ بۆ ئێوە ڕێزی ئامادەکار و پێشەشکاری ئینسپۆرت سامان عەرەب بۆ ئێوە تا هەفتەی داهاتوو لە بەرنامەی تایبەت بە مۆندیال پێتان دەگەین و تاوەکاتە خواتان لەگەڵ